قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، دینداری و خواناسی کە قبول کراوە لای خۆی پەروەردگار، ئەو دینداریەیە کە وەکو شێخی ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێت لە مەدارج السالکین لە بەرگی یەکە لاپەڕەی 104 دەفەرمێ: فلا يكون العبد متحققا بإياك نعبد إلا بأصلين عظيمين. ئینسان ناگاتە پلەی ڕاستەقینەی جێبەجێکردنی ئیاکە نەعبودو کە بڵێ خوایە بە حەق ئێمە تەنها تۆ دەناسین، بە دوو بنەما گشتیە گەورەکە نەبێ. یەکەمیان ئەحەدوهما متابعة الرسول، یەکەمیان شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم، والثاني الإخلاص للمعبود، یا ئیخلاس و دڵسۆزی و دوور لە ڕیایی و پاکبوونەوەی نیەت بۆ ذاتی خوای پەروەردگار سوبحانە وتەعالا کە ئەڵڵایە. بەڵێ یەکەم خاڵ دەبێ ئینسان دینداری و خواناسی بە شێوازێک بێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێڕازیە. دینداری و خواناسی دەبێ بە شێوەیەک بێ کە پێغەمبەری خوا فێری ئێمەی کردووە. چێ ئەم ئیسلامی بە ئێمە گەیاند؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە لە حەدیسی بوخاری بە ژمارە فەرموودەی 631 دەفەرمێت: صلوا كما رأيتموني أصلي. ئومەتەکەم خەڵکینە ئێوە وا نوێژ بکەن کە دەبینن من نوێژ دەکەم. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەبەر چاوی سەحابەکانە کردووە، فەرموویەتی ئارزووی خۆتانی تێکەڵاو مەکەن، ئاوا نوێژ بکەن کە من دەیکەم. بۆیە کاتێک لە صحیحی بوخاری و موسلیمە فەرموودەکە هاتووە، کەسێک دێتە مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو مزگەوتایە، کەسەکە دەست دەکات بە نوێژکردن، وەنمونە دوای جەماعەت فریان نەکەوتەوە، جەماعەت تەواو بووە، نوێژ جەماعەت بە کۆمەڵ تەواو بووە، دەست دەکات بە نوێژکردن، بە پەلە خێرا نوێژێک دەکات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بانگی دەکات، دەفەرمێ کاکە وەرە ارجع فصلی فإنك لم تصلی، وەرە بچۆ نوێژەکەت بکەوە جارێکی تر، چونکە ئەوە نوێژ نەبوو تۆ کردت. کابرا دەستێت بەردەوام لەسەر قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر فەرمانی ئەو دەست دەکاتەوە بە نوێژکردن. لێ دەبێتەوە سەلام دەداتەوە، سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ وەرە کاکە ارجع فصلی فإنك لم تصلی، بڕۆ دیسان نوێژەکەت بکەوە، بەخوا ئەوە نوێژ نەبوو تۆ کردت. جارێشکە کابرا لەسەر فەرمانی خۆشەویست صلی الله عليه وسلم دەستێ نوێژەکەی دەکاتەوە. ئەم جارشیان پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم لە جاری سێمە دەفەرمێ بڕۆ نوێژەکەت بکەوە، ئەوە نوێژ نەبوو تۆ کردت. ئەویش وتی والذی بعثك بالحق ما أحسن غيره فعلمني، قەسەم بەو ئەڵڵایی کە تۆی کردو بە پێغەمبەری خوا ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی خۆشەویستم، نوێژی لەمە جوانتر و چاکتر نازانم، فعلمنی دەفێرم کە. بەڵێ زۆر چاکە ئینسان کاتێک کە گەیشتەوەی کە نازانێت ئینکار نەبێ لەسەر نەزانی خۆی، بڵێ فعلمنی دەفێرم کە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژێکی پوخت و تێر و تەسەری لەبەر چاو کرد، چۆن فاتیحا دەخوێنی لە ڕوکوعات، چۆن دیارە کابرا هەر ئاوای کردەوە وەکو کەڵەشێت دەنگ لە دەنووک لە گەنم دەدا ئاوا خێرا سەر بەرز دەکاتەوە و لەشی لە جوڵە نەکەوتووە، لە ڕوکوع لە جوڵە کەوت، سەمیع الله لمن حەمیدە ڕێک ڕاوەستە، لە سوزدەیە لەشی ئارام کەوت، لە بینی سوزدەکانە خێرا نەچەوە سوزدەی دووەم، جوان دانیش مەسافەی چەند هەناسەیەک، ئەم چەند زیکرێک، ئەمجا چەوە زیکری سوزدەی دووەم، لەوێدا لەشی لە جوڵە کەوت، ئەمجا هەستایەوە. پێغەمبەری خوا فەرمووی نوێژکردن ئاوا دەبێ. کابرا فێر بوو نوێژەکانی ئاوا دەکرد. بەڵێ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گەورەیە. یعنی ئەمە گەر لە نوێژە کۆمەڵە شت هەیە فەرزن، لە ناو نوێژە هەندێک شت هەیە سنەتن، هەندێک شت هەیە لە عیبادەتەکان سنەتن، بە تەرەککردنیان ئینسان گونەهبار نابێت، بەکردنیان ئەجرێکی زۆر گەورەی دەست دەکەوێت. بەڵام دەبێت ئاگامان لێبێ ئێمە بەرنامەکەمان زنجیرەکەمان زنجیرەی ڕۆشنتر و جوانتر لەسەر بابەتەکان بدوێین. شێخ محەممەد صالح العوثەیمین زانای پایەبەرز و مفەسیری گەورەی قورئان خوا لێی خۆش بێ، لێکێک لە وتە جوان و بە نرخەکانیدا دەڵێ: لا ينبغي للإنسان أن يفعل سنة يؤذي بها غيره. نابێ ئینسان سنەتێک جێبەجێ بکە لە ئەنجامی ئەو سنەت جێبەجێکردنەدا ئازاری کەسێکی غەیری خۆی بدا. بەڕاستی قسەیەکی بەهێزە. بەڕاستی ئێمە پێویستە لەسەر ئەم قسە جوانەی شێخ محەممەد صالح العوثەیمین هەڵوێستەیەک بکەین.
شيخ محمد صالح العثيمين مفسر قرآن التفسير الثمين هي ورياض الصالحين يشكل لكتاب بناوبانغا كاني كبت شوار برك شرح رياض الصالحين إمام نووي كدوا زور بنرخ والديان تأليفاته كتابي تري هي أمزانا فرموي كاتو تسيواك بەکاردێنی بۆ نمونە بەوە بێنینەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە کاتێکا وا سەفی جەماعەت ڕیز بووە تۆ سیواک بکەی ئەمجا نوێژەکەت دابەستی بەڵام بەداخەوە هیوایە ئەم سنەتە جێبەجێ دەکەم من چەند جار دیقەتم داوە جەنابەت ئێستا دیقەت دەدەی لە مزگەوتە ئەگەر نوێژ بە جەماعەت بکەی کابرا سیواکەکەی دەردێنە لە جیفانی دەری دێنێ جا هەر بۆ خۆی لەوانەیە کۆمەڵی پیسی لە خۆی گرپێ پاکی باش نەکردوێتەوە سیواکەکە دەردێنە کوڕ و هەڕ و یەک سەعات خڕ و هەڕی پێ دەکا وشک و برنگ دەیهێنێ و نازانێت هەر چۆن سیواکە دەکات دوای ئەوە سەیەکەی لەوانەی پارچێم تف تف دەکاتەوانێ و کارکەڵکە بێزل لێ دەکاتەوە دەمی بەدەمتەوەیە تف دەکاتە سەر ئەو فەرشانی کە خەڵک سوزدەی لێ دەبا تف دەکاتەوانێ و دیسان دەیکاتەوە جیفانەوە بە پیسی و کابرایەکی پوخت و خاوێنی ڕۆشنبیری ڕۆشن فکر هەبێ تخوا ئەوە دەبێ ئەمە بڵێ مسلمانێکی ئەمە مسلمانێتی ئەوە بێ وەڵا بێدینێک چاوی لێ بێ هەر سیواکشی بەرچاو دەکەوێت گاڵتەت پێ دەکات لە جێبەجێکردنی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویستان نابێ ئازاردانی بەرامبەرەکانی تێدا بێ ئێتۆ سیواک دەکەی بە نەرمونیانی بە جوانی ئەمجا نابێشتی ناوت دەمت تف تف بکەیتەوانێ بەرچاوی ئەو خەڵکات بە دموچاوی خەڵکا و شوێن سوزدەی خەڵکا بپڕژێنی لە کاتی حەجە ماچکردنی بەردەڕەشەکە حەجەر الئەسوەد سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی عومەر فەرمووی وەڵڵاهی بەردەکە تۆ شتێکی نەزەرەت هەیە و نەقازانجت هەیە نەفع و زەڕەت هەمووی بەدەستی خوایە بەس لەبەر ئەوە ماچت دەکەم کە پێغەمبەری خوا ماچی کردووی پێغەمبەر چی کردبێ ئەوە دەکەم بەڵام ئایا ئەمە واجبە نەخێر چەند کەسمان هەیە باسی پاڵەوانێتی خۆی جێڕاوەتەوە کە لە حەج هاتوۆتەوە ئەڵێ بەخوا شانم بەو خەڵکەدا کرد لەوانەیە 50 کەسم بەم لاولادا خست بێ تا خۆم گەیاندە بەردەکە بەخوا کارێکی هەرە خراپت کردووە شوێنی حەج و دەوری ماڵی کەعبە شوێنی دڵپاکی و حرمەتی مرۆڤایەتیە ڕێزی هەموو مرۆڤایەتی لەوێ دەردەکەوێت کە فەرقی ڕەشسپی و پێسپی و عەرەب و عەجەم و فڵان وڵات و ئاسیاوی و ئەوروپی و مەغریبی و هیچی نامێنێ هەموو قاڕەکان هەموو ڕەنگەکان هەموو دەنگەکان هەموو زمانەکان بران لەوێ ئێتۆ شانت بە شانی خەڵکا داوە و دڕت بە سەفەکە داوە و دەیان کەست ئازار داوە و قۆڵی خەڵک کوتاوە تا بەردەڕەشەکە ماسکی سونەتێ جێبەجێەکەی عوسەیمین فەرمووی وەڵڵاهی کارێکی خراپت کردووە لە پێناوی جێبەجێکردنی سونەتێکە نابێ مرۆڤانێک ئازاردەی هەر وەختێ جێبەجێکردنی سونەتێک بوو بە ئازاردانی کەسانێکی مسلمانی دەوروبەرت تەرکی سونەتەکە باشترە نەک ئازاردانی ئەوان ڕیزکردنی سەفەکانی نوێش خوای گەورە زۆری پێخۆشە کاتێ سەفی نوێژی مسلمانان ڕێک و پێک بێ قاچت بە قاچیەوە بێ شانت بە شانیەوە بێ بەڵام دەبێ ئاگامان لەوە بێ زۆر کەس زیادە ڕەوی لەوە دەکە ها گەنجی وا هەیە زۆر بە حەماسە بۆ ئیسلام دەستیان خۆش بێ مە شانازی بەو گەنجە جوانانەوە دەکەین کە ڕوویان کردوێتە مزگەوت سەفی نوێژ بەم گەنجی جوانەوە بەو گەنجە بە ڕێزانەوە جوانە بەڵام سەی دەکەی قاچی مەترێک بڵاو دەکاتەوە مام حاجی ئێمەش فەقیرە قەدیم وتویانە لە مەسەوی شافعیدا هەر بستێک بینی هەردوو قاچت بێ کافیە ئەم هەر قاچی دەکات بەو لاو ئەم هەر قاچی پێوە دەنێ هەر قاچی دەبا بۆ لاو قاچی زیاتر بڵاو دەکاتەوە وردەوە دە شانیان لە یەک دوور دەکەوێتەوە ئەوەندە قاچی مەترێک بڵاو کردوێتەوە بەخوا کابرای حاجی دەسەڵاتی بە پێیەکی شێڵە کاکەوە نوێژکردنە سەفەکە لێ شێوانم ڕقی لێی دەبێتەوە خۆ ئەگەر جوودکردنی قاچەکانت بەو شێوازە ئەوەی تۆ جوانە دەست خۆش بێ بەڵام مادام ئازاری کەسێکیدا ئەو هێشتا نەگەیشتۆتە ئەو قەنەعەتە یان پێویستی نەکردو بۆ هەموو قاچ بڵاوکردنەوە زیاد لە ڕادە بە دەرەوە ئەوەندە مادام ئەو زۆر پێخۆشحاڵێت ئەوەندە عەزیەتی مەدە بەحاڵ پەنجەت بگاتە پەنجە ئەوەشی پێخۆش نەبوو تەرکی ئەو سونەتە بکە بەڵام با خۆشەویستی نێوانتان ئەو دوو نوێژ خوێنە لە تەنیژ یەکەوە بمێنێ ئەو سونەتە جێبەجێکردنی بە ئازاردانی ئەو بەخوا غەڵەتێکی گەورەیە ئەبێ وازی لێبێنی پڕکردنەوەی سەفی نوێژ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەی هەیە هەر کەسێک بینی سەفێک زۆر شاشە جێگەی کەسێکی تر دەبێتەوە تۆ چی ئەو کەلێنت پڕکردەوە خوا کۆشکێکی بەهەشتت خانوویەکی بەهەشتت دەداتێ بەڵام جاری وا دەبینێت دوو نوێژ خوێن لە تەنیژ یەکەوە بڕواتان هەبێ 10 سامتین 12 سامتین لە بینیانە بۆشاییەک هەیە کابرایەک ئەچێتە پێشەوە بە حسابی خۆی سونەت جێبەجێ دەکا و کۆشکی بەهەشت جێبەجێ بەدەست دێنێ وەڵڵا کاکە دەستی ئەچێتە ناوەوە تۆزە بڕۆم بەولاوە فەقیرە ئەمجا ئەو خەڵکە نازانێت چۆن نوێژەکەی دەکا 10 سامتین جێگا بۆشایی هەبووە ئێکاکە بە شەرێک 30 سامتینی دەوێ ئێتر ئەوانەی تر زۆر ناڕەحەت دەبن تەنان خەریکە ڕقیان لێ دەبێتەوە ئەم پیاوە لەم هەوناو مزگەوتە گەورەیە بۆ ئەم سەفەی وا تەسک و تروست کردوانێ بۆ خۆمان نازانین چۆن سوز دەبەرین
ئەمە بە حساب سنەتی جێبەجێ کرد بەڵام بڕواتان هەیە بێجاری وایە خەڵکی ناڕەحەت کرد زۆر جا پێم خۆش بە قسەیەکی خۆش بجێڕمەوە مامۆستا مەلا ئەحمەدی قامیشی کە وتارخوێنی مزگەوتی سەرداری حاجی خالید ڕەباتێ لە شاری سلێمانی لە بابەتێکی نووسینی خۆیدا دەڵێت جارێک لە مزگەوتی شەفیق بەگ لە سلێمانی من زۆرم تەکید لەسەر ڕێکبوونی سەفەکان و شاندان بە شانی یەک و نەبوونی کەلێن لە سەفەکاندا ئەمە حەقی خۆیەتی ئیمام دەبێت زۆر تەرکیزی بخاتە سەر ئەڵێ ئەوەندەم وتبوو شام بدەن بە شانی یەکە و یەک بۆ شایی نەمێنێ دیارە مام حاجێک ناڕەحەت بووە مام حاجی فێر بۆ تۆزە بە ئیسراحەت نوێژەکەی بکاو گەنج خێرا خۆی تێترینجاندووە و ئیتر شانی هاتوۆتەوە زۆر جا بۆ خۆ دوال لێ هاتووە نازانی چۆن سوزدە بەری نازانی چۆن دەستت بە حساب بجوڵێنی مام حاجی هاواری کرد وتی مامۆستا کوڕە ڕەحمەت لێوێ بەخوات چەوەندەریش بە تەنکی باشە ئەو سەفی جەماعەتە بۆ ئەمەندە تێک بچڕژین بۆتی ئەمەندە پاڵ دێن بەیەکەوە ئەم هەموو مزگەوتەت چەوەندەریش بە تەنکی ئەو ڕەنبێ وەکو ڕەخنە باسی کردبێ بەڵام لە دیوێکی شەوە ڕاستە لە جێبەجێکردنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێ ئاگامان لێبێ خەڵکی عەزێن نەدەین بە خۆشەویستکردنی ئەم بابەتەکە ڕوونکەینەوە ئەسڵی مەبەستمان لەبیر نەچێت نوێژی جەماعەت بۆچی خوای گەورە دایناوە بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی بە فەرزی کیفایە لە گەڕەکێکا ئەگەر کەس نوێژی جەماعەت نەکا گوناهبار دەبن ئەگەر کۆمەڵە کردیان ئەجرەکە بۆ ئەوانە گوناه لەسەر جەماعەتی گەڕەک دەکەوێت لەبەر ئەوەی کە دڵەکان لە یەک نزیک بنەوە ئەسڵ لە نوێژی جەماعەتە لە نوێژی تەراویحە لە سەفی ڕێکی نوێژەکاندا لەوەی شاندەین بە شانی یەکەوە برایەتیمان بەهێز بێ دڵمان بەرامبەر یەک پاک بێن نەخوا نەخواستە بەڕێزان لە ئەنجامی جێبەجێکردنی سونەتێکا ڕقمان لە یەکتر بێتەوە بە یەکتری عەزیەت بخۆین بمانەوێت دوای نوێژەکە بەخوا و گەنجە چاک عەزیەتی دام پەنجە دەجوڵێنی ئاوایی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و حەدیثی لەبارەوە هاتووە یەکجاریش سنەتە تۆ مادام دەزانی مام حاجی لە زمانی قەدیمەوە هەر جارێک دوو جار پەنجەی ئاوالێ کردووە برای گەنجم 50 جار پەنجەت ئاوالێ مەکە فەقیرە تووشی غەیبەتت بێ و چاوێکی هەر لەسەر پەنجەی تۆ بێ بڵێ ئەم دینە تازەیان داهێناوە تەرکی ئەو سنەتە بکە براکەم مادام ئەو کەسەی لە تەنیشتەوەیە ئەو بابەتەی بۆ ڕوون نەکراوەتەوە ئەو حەدیثەی باش پێ نەگەیشتووە یان ئەگە بۆ ڕوشی ڕوونکەیتەوە قەناعەت ناکە نەخێ با تەبایی و خۆشەویستی نێوانمان پارێزین سەردانی نەخۆش چون بۆ پرسا میوان و سەردانی وا جێژنە چونە سەردانی ماڵان ئەمانە سنەتنیانە بەڵە سنەتی پێغەمبەرن صلی الله علیه وسلم بەڵام دەبێت لە جێبەجێکردنی ئەم سنەتەدا لە سەردانی ئەو نەخۆشەدا لە چونە دانیشتنی ئەو پرسە و دڵنەوایی و فاتحە خوانیدا لە میوان و میوانداری و جەژنە پیرۆزەدا کارێک نەکەین کە ئازار بە بەرامبەرەکانمان بگەێنین کابرا سنەتی پێغەمبەر جێبەجێ دەکات چێ بۆ لای نەخۆشێک هەر لە ئێوارەوە دانیشتۆ تا نیوەشە و ڕۆژێ تێرخەوە ئەم نەخۆشە پێویستی بە خاوێنکردنەوە هەیە ڕەنبێ عیلاج و دەرزی و دەرمانی هەبێ کاکە ماڵ و منداڵی ماندوون ڕەنبێ ئەم نەخۆشە ئەمجا تۆزە بخەوێ و لەو سەرەوە فەقیرە بە خەبەر دێتەوە لە تاوی ئازار ڕەنبێ دەرزی ئیسراحەتیان لێدابێ و ئێستا بخەوێ ئەبێت تۆ 5 دقە 10 دقە زیاتر دامەنیشە ئەوەندە چاوەڕێی تۆشی نەکردو دۆستێکی ئەوەندە نزیک نی دڵی پێت بکرێتەوە جەژنە ئیوە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم جەژنان سەردانی هەموو کەس بکەی دەرو دراوسێ و خزم منیش دەڵێم ڕاست دەکەی بەڵام باشە بۆ تۆ لە ماڵی خۆتا دانانیشی ماڵ و ماڵ لێی دەدەی نایڵی کەسێ سەردانی چکە بکە کەسێ سەیرانێک بکە پیاسەیەک بکە ئیسراحەتێک بکە باشە ئەویش وەکو تۆ ماڵ و منداڵەکەی پێویستی بە چوونە دەرەوە هەیە لە نوێژی جەژن ئێمە دەڕۆینەوە ئەو ئێستا دوو ماڵی کردووە بۆ خۆشی ناتوە بە نوێژ جەژن ناڵە خەڵک نانی جەژنەکەی بخوا سەردان و سیلێ ڕەحم نابێت بێتە مای ئازاردان مای لە ئیسراحەتکردن و دڵ ناڕەحەتکردنی بەرامبەر کابرا پرسەیە وا دەڵێ بەهۆی کۆڕۆنەوە کاکە پرسا ماڵوێرانیە بۆ خەڵک ئەڵێ بەخوا هەر دەچم منەوە نازانم ئەوانە هەمووی درۆیە تۆ مادام کەسەکەش فەقیرە ناڕەحەت دەبێت تازە لە دەرگای خۆیدا پرسەهی ئەوە بە حساب تۆچی خۆ ناتکاتە دەرەوە دەی بزانە لە سونەت جێبەجێکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەسڵ ئەوەیە دەرونی بۆ فڵان کەس ئیسراحەت بکە سیلەی ڕەحم سەردان میوانداری سەردانی نەخۆش پرسە بۆ ئەوەیە دەرونی بەرامبەر ئیسراحەت بکە والله کە دەرونت ئازاردا گوناحت دەگاتێ بچی کە خۆشحاڵ نەبوو بەو چوونەت تەرکی ئەو سونەتە بکەی باشترە نەک ئازاری بەرامبەر بدەیت سەلامکردن سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرا والله لەبەر سنەت سەلام لە فڵان کەس کرد بەڵام ئەوەندە بە ناشرینی سەلام دەکا خۆزگە هەر نەتکردایە سەلام دەبێت ڕوود لەگەڵ یا خۆش بێ سەردەخەنە لەسەر لێوت بێ دەم و چاوت کراوە بێ بەڕاستی بەرامبەر تێبگا کە تۆ بەم سەلامکردنە دڵت بەرامبەری پاکە تۆ دەستێک ئاوا بە حاڵ ئاوا لێ دەکەی و دەم و چاویشت هێناوە برۆت هێناوەتەوە یەک کابرا وەڵڵە ئەمجا دەزانە ڕقل لێیەتی ئەو سەلامەت نەکردایە ئەو سونەتە نەکردایە زۆر باشتر بوو یان جوابی سەلامەکەم دایەوە لەبەر ئەمری پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام کە جوابی سەلامت دایەوە فەحەیوا بئەحسەنە منها ئەو ڕودوها کاکە دەبێت لە خۆی جوانتر وەڵامی بدەیتەوە
سنەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی یەکێ وتی پشمی وتی الحەمدولله سنەتە بڵێ یەرحەموکە الله. بەڵام وەکو ئەم بابەتە لێ نەیە کە برای نووسەر و ڕۆژنامەنووس مامۆستا تۆفیق کەریم لە کتێبی ئەدەبی گاڵتە و گەپە لە لاپەڕە 130 نەقدێکی ئەحزابی ئیسلامیمان بۆ دەکات کە جێگەی دەستخۆشیە بە هەڵەدات چوونەوەکانی خۆت باسکەی. ئەڵێ ساڵی نەوەتەکان کە ئێمە پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بووین بەداخەوە کوردستان لەوەتی هەیە لە نەوەتەکانەوە ئەم زۆن و زۆنکاری لێ نابڕێ. ئەوە زۆنی فڵان کەسە و دەسەڵات حکومڕان بەدەستی فڵانە، ئەمە زۆنی فڵان حیزبە، ئەوە زۆنی فڵان حیزبە. بەڕاستی حکومەت بەهایەکی نامێنێ، بەڕاستی کوردایەتی لەبەر چاوی خەڵک ناشرین دەبێ. ئەو سەردەمێنەوەتەکان زۆنێکیش بەدەستی ئیسلامیەکانەوە دەبێ. پێشمەرگەیەکی ئیسلامی پابەندی زۆر بە قووەتی سنەت لە ڕادە بەدەر لە بازگەیەکی سەیتەرەیەکا دەوەستێ. مامۆستا تۆفیق دەڵێ پاسێک دێ پڕە لە نەفەر، کابرای پێشمەرگەی ئیسلامی دەچێتە ناو پاسەکە و یەکێ لە کتوپڕا دەپشمێ، ئەڵەوە چێ بوو پشمی؟ نەفەرەکان دەترسن بەڵام ئەم پشمینەوە ئەم کابرای پێ قەڵز بێ. ئێتر ئەوان بە حساب ڕیشیان تاشراوەکو ئێمە و ئەویش ڕیشێکی درێژی دانا و سام و هەیبەتێکی تایبەتی هەیە و تاق و تفەنگی پێوەیە، ئەڵێن بۆیە لە پشمینەکەی پرسی بۆ خوا لەوە کارە ساتێکی بەدووادا بێ. کەس قسە ناکە، ئەڵێ دەڵێم چێ بوو پشمی؟ تووڕە دەبێ. هەندێک کەسی بەڕێزیان کاکە وەڵاهی نازانی چێ بوو پشمی، ئەڵە بڕوا بکەن ناهێڵم لەم سەیتەرەیە بڕۆن حتا پێم نەڵێن چێ بوو پشمی. وەڵا کابرایەک لە دواوە دڵ کاکە وەڵاهی داوای لێبوردن دەکەم بەخوا من بووم بەدەست خۆم نەبوو پشمینم هات و من پشمیم. ئێتا چی دەفەرمووی لە خزمەتتام و جێبەجێی کەم و ئەگەر ناتخوا ڕێگامان بدەبات تاخیر نەبووین بڕۆین. ئەڵێ تۆ بووی پشمی؟ ئەڵە بەڵێ. دەیبڵێ الحەمدولله. ئەڵە قوربان زۆر باشە الحەمدولله. منیش پێت دەڵێم یەرحەموکە الله، دەفەرموو بڕۆن. ئەمە بە حساب بۆی ئەم سنەتە جێبەجێ بێ ئەم هەموو دەمەقاڵی و پاز ڕاگرتن هەرا بەزمە کابرا ئایا وتوتی بۆ گوێم لێ نەبوو بڵێ الحەمدولله تا منیش ئەجرێکم دەست کە بڵێم یەرحەموکە الله. سنەتەکە با نەگاتە ئەو حەدەی کە دڵی خەڵکێک ڕاستێنێ و بشڵەژێ. نووسەری بەناوبانگ و مامۆستای لاو مامۆستا قانع خورشید لە کتێبی بۆ ئەوانەی وەکو خۆمن لەو کتێبەدا لەبەرگی یەک لە لاپەڕی 225 دەڵێ گەنجێک کە تازە ڕووی کرد بۆ مزگەوت زۆر پابەندی سنەتەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم بە حسابی خۆی. من لە هاتنە دەرەوەیەکمان لە مزگەوتە ئیتر فکری بە شەرە نووسەرە دەیانشل لە مێشکایەتی وڵا قاچی چەپم یعنی کە پێڵاوەکەم دانا کە چوینە مزگەوتەوە پێڵاوەکەم دانا قاچی ڕاستم دانا لە پێڵاو لە پێکردنا سنەتە کە پێڵاو لە پێکرد قاچی چەپت ڕاستت یەکەم جا بخەوێ پێڵاوەکەەوە کە پێڵاوت دانا قاچی چەپت دانەی. ئەڵێ من لە پێڵاو دانانە کە چوینە مزگەوتەوە قاچی ڕاستەم دانا ئەوە قاچی چەپم دابنایە. بەڵێ لەو کاتەدا گەنجەکە هاتووتی مامۆستا بەخوا تۆش گەندەڵی، یعنی بە سوعبەتێکی نیمچە ڕاستە وتی مامۆستا تۆش گەندەڵی. وتم بۆ؟ وتی دیقەتی قاچتمدا ئەوە لە پێڵاو دانانە چەپەدا یەکەم جار دانەی کەچی تۆ قاچی پێڵاوی قاچی ڕاستت دانا، وەڵی تۆ زۆر گەندەڵی. ئەڵێم منیش بە وشکێکەوە پێم وت وەڵی براکەم گەنجی خۆشەویست هەر وەختێ تۆ فێری ئەدەب و ئەخلاق و ڕێزگرتنی مامۆستا و گەورەتر لە خۆت بووی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەدەب و ئەخلاق و ڕەفتارت جوان و شیرین بوو قسەت خۆش بوو وەڵی ئەو کاتە بشگەڕێیتەوە سەر پێڵاودانان لە قاچی ڕاست و چەپا جێگەی خۆیەتی. بەڵام تۆ بەم شێوازە ڕقە بەم شێوازە گەندەڵی دەخەیە پاڵ من لە پێناوی لە بیرم چۆ سنەتێت جێبەجێکەم بەڵام فێری ئەدەب و ڕەوشت و ئەخلاق و ڕێز نەبووی ئەزانی ئەمەیان چەند گەورەترە. کۆتا خاڵ باسی بکەم ئەوەیە ئێمە جاری وایە لە کۆتایی ڕەمەزانە لە بەرە جەژنانە لە کاتی زەکاتە مشت و مڕێکی نێوان ئەم مسلمانانە دروست دەبێ. ئەو لەسەر تەلەڤیزۆنەوە فتوایەک دەدا ئەو ڕەدی دەداتەوە خەڵکەکەش داماوە سەری لێشێواوە. ئەو دەڵێ دەبێت زەکاتی سەرفترە بەس بەگەنم بێ بەس بە برنج بێت چونکە برنج زۆر دەخۆی. ئەو دەڵێت زەکات چت هەبێ دەبێەوە بدەیت یەکێشکەڵا قیمەتەکەشی دروستە. باشە بۆی ئێمە ئەم مشت و مەڕە بکەینە ناوەوە. ئەسڵ لە زەکاتە لە زەکاتی سەرفترە لە سەرفترەدا بریتە لەوەی دەرونی مرۆڤی دەوڵەمەند خاوێن بێتەوە و ماڵەکەشی خاوێن بێتەوە لەو بەشەی کە خوا بۆ فەقیر و هەژاری داناوە. مەبەست لە زەکات و لە سەرفترە ئەوەیە خواردنی جەژن پێویستیەکانی ژیان بۆ هەژارێک دابینکەی. جاری وایە بەڕێزان ئەو پێویستی بە برنجە، جاری وایە پێویستی بە گەنمە، بەڵام زۆر جار پێویستی بە پارەیە. کابرا ئاردی بایعی لەخوا بەزیادێ هەیە بەخوا برنجی بایعیشی هەیە بەڵام منداڵەکانی بۆ جەژن پۆشتە و پەرداغنین بێ پێڵاون وا مەکتەب دەست پێ دەکاتەوانێت جانتای مەکتەبیان نییە جلو بەرجی مەکتەبیان نییە. ئێمە ئەگەر بێت و پارەیان بدەینێ لە جیاتی زەکاتمان زەکاتی گەنمت هەیە لە جیاتی 10 تەنەکە گەنم دەی تۆ پارەی 10 تەنەکە گەنمەکە زەکاتەکە بدەی لە جیاتی 100 تەنەکەکە ئەزانی چەند باشترە. قیمەتەکەی بە کورتی خۆمان قیمەتەکەی بدەی نرخەکەی بدەی بە پارە بە هەژارەکە
جێگا بۆ ئەو زیاتر دەگرێت لەوانەیە کەسێشکە پێویستی بە گەنمەکە بێ ڕەن بێ برنجەکەی بوێ سەیری مەسلحەتکە مەسلحەتەکە لە شوێدایە جێگاکە بۆ فەقیرەکە و بۆ هەژارەکە کامە دەگرێتەوە وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز وای فەرموو وەکو حەسەنی بەسری وەکو سفیانی سەوری وەکو ئیمام ئەبوو حەنیفە و مەذهەبەکەی باسی ئەوە دەکەن کە دروستە جەواز و ئەخذ القیمەتی بەدەل العەینی فی الزەکاتی دروستە قیمەت لە جاتی زەکات و سەرفترە بدرێ هەها کاتێک کە صحابی بەڕێز معازی کوڕی جەبەل پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو قازی وەکو عالم وەکو والی وەکو معلم و مامۆستا ناردی بۆ یەمەن فەرمووی لە گەنما گەنم وەرگرە لە حیوانی وردا لە ڕەشەوڵاخا ڕەشەوڵاغ وەرگرە لە حوشترا حوشتر وەرگرە لە مەڕا مەڕ وەرگرە بەڵام کاتێک کە چووە یەمەن سەیر دەکا ئەمانە دەوڵەمەندن ئەمانە پارەیان هەیە ئەمە بازرگانیان هەیە جلوبەرگیان هەیە ئیتر نەهات گەنم وەرگرێ بۆ مەدینەی بنێرێتەوە لە صحیحی بوخاری بەڕێزان سیرکەن فەرمووی خەڵکینە پارەم بدەنێ تۆ حوشترێک دەیە حوشترەکەم مەدەیە لێرەوە بینێرمەوە بۆ مەدینە لەوەچێ لە ڕێگا لە تینوان بخینچێ مەڕێک و بزنێکم مەدەیە گەنمم مەدەیە بەڵکو قیمەتەکەمان بدەنێ پارەکەمان بدەنێ بەڵکو جلوبەرگمان بدەنێ پارەکەی لێ وەرگرتن فەرمووی ئەمە بۆ ئێوە ئاسانکارترە و بۆ خەڵکی مهاجرین و فەقیر و هەژاری مەدینەش بەسوودترە سەیریکە ئەوە خۆ پێغەمبەری خوا وای فێ فەرموو ئەسڵی سوننەت ئەوەیە چیری پێ کوتراوە ئەوە بکە بەڵام ئەم بەم عەقڵە گەورەی تێگەیشت جێبەجێکردنی سوننەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مەسلحەتی مرۆڤەکاندا دەڕوا بۆیە با ڕۆشنتر لە ئیسلام بگەین با جوانتر عەقڵمان بکەینەوە با لە جێبەجێکردنی سوننەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ببینە مایی بەهێزکردنی برایەتی بەهێزکردنی خۆشەویستی نێوانمان نەک لە پێناوی سوننەتێکدا دڵێک لە یەکتر بکەین مزگەوتێک بشێوێنین تەفرەقە بخەینە نێوانی مسلمانانەوە کە بەداخەوە ئەمە خوا و پێغەمبەری خوا لە ئەسڵانە هیان لێ کردووە یا ڕەبی خوا بەرچاومان ڕۆشنکەی ژیانمان ڕۆشنترکەی لە دینەکەی خۆت باشترمان شارەزاکەی خۆشەویستی و تەواهی بخەیە نێوانمانەوە کوردستانمان هەمیشە ئاوەدان بێ ماڵەکانی خوا ئاوەدان بن ماڵی ئێوەی مسلمان یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت ئەم مزگەوتی سەرداری حاجی خالیدی ڕەباتی کە ئەم تەسویرەمان تێدا کرد لەگەڵ کاکە گۆران و کاک ئالانی وێنەگردا کە ڕۆژانێک پێمانەوە ماندوو بوون یا ڕەبی خوا لێمان قبوڵکەی خوا بیخەیە توێشوی قیامەتمانەوە بیخەیە دەفعی بەڵاو موسیبەتی دنیا و قیامەتمان خاوەنی ئەم مزگەوتە کاک فەرهادی خاوەنی مزگەوت و دروستکەری مزگەوتی ڕێگای بەهەشتیش کە ئێمە هەموو مزگەوتەکان سلێمانی هەولێر هەموو برایەکان هەموو ئامانجێک کۆمان دەکاتەوە کە گەیاندنی ئیسلامێکی جوانی پاک و پوختە ئیسلامێک کە دڵی خەڵک خۆشکە ئیسلامێک کە چاوی خەڵک ڕۆشنتر کاتەوە ئیسلامێک کە دڵەکانمان نەرمکە ئیسلامێک کە خەمەکانمان بڕەوێنێتەوە لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە مزگەوتی کاک سەردار و کاک فەرهاد بێ هەموو یەک ئامانجا ساڵی کۆڕۆنایە ئەم زنجیرە باسە کۆڕۆنانی هێژ لە مزگەوتە تۆماری کەم لە هەولێر هاتین لە سلێمانی لە مزگەوتی کاک سەرداری حاجی خالیدی ڕەباتی تۆمارمان کرد بە ئومێدی ئەوەی لە قیامەتە جێگا بۆ هەموو لایەکمان بگرێ و خوا لە بەندەشی قبوڵکا و لە هەڵەو کەم و کوڕیەکانم ببورێ لە شوێنێکە کە نەم پێکا بێ خوای لەم ببورە بەڵام دڵسۆزانە بە حسابی خۆم قسەم کردووە بە حسابی خۆم ئەوەندەم لێزانیوە کە خوێندومەتەوە ئەگەر خوێندەوارێکیش نەبم ڕەم بێ خوێندەوەرێکی باش بوو بم ئەوەی خوێندومەتەوە ویستومە سوودێک بە تۆی گوێگر و بینەر و بیسەر بگەێنم و چاوەڕی دوعای خێرتانین وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين